طبعا وەکو پێشەچیەک گورچیلە چۆنی ئیش ئەکا پێویستی بە خوێنە کە تقریبا لە 24 کاتژمێر نزیکەی 180 لیتر خوێن بەردەوام ینی 3 لیتر بەردەوام ئەسوڕێتەوە بۆ گورچیلە کۆی گشتەکەی ئەکاتە 180 لیتر بە هەردوو گورچیلەکان لە ڕۆژێکە خوێن ئەپاڵێون. دوای ئەوەی کە خوێن هەبوو دوای گورچیلەکە خلاصێ بە ئیشی خۆی ئینجا مادە سوود بەخشەکان ئەگەڕێنێتەوە بۆ ناولەش و بۆ دڵ و مادە زیان بەخشەکانیش لە ڕێگای دروستکردنی میز فڕێ ئەدرێت. واتە هەر هۆکارێک هەبێ کەوا تەئسیر لە کەمی خوێن بکە بۆ ناو گورچیلەکان یاخود تەئسیر لە خودی ئیشی گورچیلە بکە یاخود تەئسیر لە فرێدانی میز بکە ئەبێتە هۆی ئەوەی کەوا گورچیلەکە پەکی بکەوێ. هۆکاری یەکەم ئەگەر بێت و ڕێژەیەکی کەمی خوێن بڕوە بۆ گورچیلە لە حاڵەتی خوێنبەربوون بۆ ماوەیەکی زۆر یاخود لە حاڵەتی وشکەڵگەرانی لاشە بۆ هۆی سکچوون و ڕوشانەوە بە تایبەتی لە مناڵان یاخود بە هۆی بەدخۆراکی وەرنەگرتنی خواردن و خواردنەوە بە هۆی نەخۆشە درێژخایەنەکان ئەوانە هۆکارێکن. و ئەو هۆکارانی کەوا تەئسیر لە خودی ئیشکردنی گورچیلەکە ئەکا وەکو نەخۆشە درێژخایەنەکان بەرزی فشارە خوێن بەرزی فشاری خوێن نەخۆشی شەکرە هەوکردنی درێژخایەن بوونی بەردی گورچیلە هەندێک جۆری وەکو جۆری قۆچی مامزی پێ ئەڵێن ستاگۆڕن ئەمەش ڕۆژ بە دوای ڕۆژ تەئسیر لە گورچیلەکە ئەکا. و بەشی سێمیشی کاتێک کە گورچیلەکە ئیشکردنی باشە ڕێژەی پێویستی خوێنی بۆ دێ بەڵام ڕێڕەوی میز ژیراوە بەهۆی گەورەبوونی پرۆستات یاخود بەهۆی ئەوەی کەوا نەخۆشەکە بەردی گورچیلێ هەبووە و هاتووەتە هەردوو بۆڕیەکان و بۆڕیەکانی گیراوە بۆ لەبەر ئەوەش میزەکە ئەگەڕێتەوە بۆ گورچیلە و گورچیلەکان سست ئەکا.